پرۆژەکە لە ئەمڕۆدا کە زیاد لە 3 مانگی کارکردنمان بەڕێ کردووە بڕی 16 جێبەجێ کراوە. کارکردنێکی باش بەپێی بەرنامەکانمان بەڕێوە دەچێت. ڕۆژانە بڕێکی زۆر لە کەرەستە و ئامێر و مەکائینمان لەسەر پرۆژەکەیە، دەستی کارێکی زۆرمان لەسەر پرۆژەکەیە. ئامادەکاری باش کراوە بۆی لە وەرزی بارانە کارەکانمان حەدەل ئیمکان نەوەستێت و بەردەوامیتە. پێش دەستپێکردن بە بەرنامە و پێش دەستپێکردن بە کارەکانی پرۆژەکە بەرنامە و پلانی تۆکمە لە ناو قەیوان گروپا دانراوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە. نیەتمان وایە و ئەمەلمان وایە و دڵنیاشین لە خۆمان وەکو قەیوان گروپ کە کارەکانی پرۆژەکە لە وادە و لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت.